خۆزگە ئەم ڕێیەی من شتێک وایە کە ئیشیان بۆ کردا ئەویش ڕێیەکەم ئەوەیە یەکێک لە بنەماڵەی بەرزانی ببێ بە سەرۆک کۆماری عێراق. تصور ئەەکەی مەزڵوم عەبدی داوای یەکخستنی ماڵی کوردی کردبێ لە باشووری کوردستان؟ یعنی من ئێستا زۆر گلەی لە باڵ تاڵەبانی ناکەم هەندێک شت ئەڵێ و هەڵس و کەوتی واواکە گەنجە هێشتا توانم بڵێم خەڵکی کوردستان کاک مەسعودی پاراستووە دەرفەتی دروستبوونی دەوڵەتی کوردی نییە. نێوماڵی یەکێتی ئیستعدادی ئەوەی تایە ئەم پێشنیاری جەنابەت ئەبێ کاک مەسعود واز لە حیزبایەتی تەسک بێنێ. گەیشتمە لای یەکێک لەوانە وتی ئەگەر بێت و تۆ دژایەتی مەسعود بەرزانی بکەی هەموو شتێکە بۆکەین حتا ئەشناسیێنم بە قاسم سلێمانی. کاک مەسعود دەتوانێت ئەم یەکدەنگیە بپارێزی و بە یەکدەنگی لەم هەڵبژاردنەیە بچنە بەغداد؟ لە دەمێکە یاخی بووم لە پارتی کە مناڵ بووم. بینەرانی خۆشەویستم کاتتان باش لە هەر کوێیەکان ساغ و سەلامەت بن. خەریکە هاوکێشەکان بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق ئاشکرا بن سەرەداوەکان خەریکە دەرەکەون چونکە ئێستا هەموو کوتلەکان بە تایبەتی کوتلەی شیعە لە چوارچێوەیە کۆبوونەتەوە کە پێوترێت چوارچێوەی هەماهەنگی سونەکان لە دەوری مێزێک کۆبوونەتەوە ئەوەی کە تا ئێستا ماوەتەوە بە پەرتەوازایی دەنگی کووردە. ئێمە لە ڕابردوو وەمان نەزانی ئەم جۆرە لە توندی لە نێوان یەکێتی و پارتی جۆرێک لە تای هەڵبژاردنە بەڵام کۆبوونەوەی مێپس لە دهۆک پێیوتین کە هێشتا تای هەڵبژاردنی یەکێتی و پارتی بەرنەداوە. بۆ گفتوگۆکردن لەسەر چەند پرسێک و ئەم پرسانی کە باسمان کرد لەگەڵ بەڕێز دکتۆر فایق گوڵپی وەک چاودێری سیاسی گفتوگۆکەین هیوادارین لەگەڵمان بمێنەوە گوێ لە سەرنج و ڕایەکانی بەڕێز دکتۆر فایق گوڵپی بگرن. کاک دکتۆر بەخێراتی. زۆر سپاس کاکی. زۆر سپاس کاک دکتۆر. کاک دکتۆر بەڕاستی تای هەڵبژاردننی یەکێتی و پارتی بەرنەیاوە تا ئێستا؟ بەڵێ بە بڕوای منیش ئەو تایە هێشتا بەردەوامە نەک بەرز و نزمیەکە هەر سەرەکەوێت. ئەنی بوونە تو ئاماژەوە بەو کۆڕبەندیەکەی دۆک کرد برادرانی یەکێتی تایە ئامادە نەبوون. هۆکاری ئامادە نەبوونەکە ڕاستیەکەی خەڵک نازانێ ئاشکرای ناکەن ئایا ئەوەیە پارتی داوەتی نەکردوون یا داوەتی کردوون بە نوێنەرایەتێکی لاوازەوە یا ئەمان نەڕۆشتون ئەمان داوت کران و نەڕۆشتون ئەمان تا ئێستا نازانین بەڵحاڵ ئەمە عیبەیەکی گەورە و کەم و کوڕێکی گەورەی ئەو کۆڕبەندیە بوو چکە ئەو کۆڕبەندیە کۆڕبەندی قسەکردن بوو لەسەر کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کوردستان و لە عێراق و ئەنجا لە پارچەکانی تری کوردستانەوە قسە ئەکرا. ئەبوایە حیزبەکانی هەرێمی کوردستان بە هەمویانەوە نەک تەنیا یەکێتی ئەوانیش لەو کۆڕبەندە ئامادە بوونایە بۆ ئەوی هەم بەشداری لەو کۆڕبەندە بکەن ڕێی ئەوانیش هەبێ هەم وەکو کێشەیەکی نەتەوەیی کە ئێمە هەمانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەک بڵێ ڕێککەوتنێک هەبێت نزیکبوونەوەیەک هەبێت لە نێوان هەموو هێزە سیاسیەکانە ئەو کاتە بتوانین بە استراتیژێکی سیاسی نەتەوەیی و دیموکراتیەوە جۆڵە بکەین. بەڵام ئەوەی ئێمە بینیمان بەداخەوە یعنی خۆش بوو کە عێراقیەکان هاتن بۆ دهۆک پێمان خۆش بووەوە خۆش بوو کە کوردەکانی باکوور و ڕۆژاوە هاتن بۆ دهۆک ئەوەش خۆش بوو بەڵام ئەبوایە نوێنەرایەتیەکی حیزبەکانی تری باشووری کوردستانیش بە یەکێتیشەوە لەوێ هەبوایە. کاک دکتۆر هەست ناکەی ئەم جارە وەکو جۆرێک لە سیاست پارتی ئەو پێشوازیەی کە لە بەڕێز مەزڵوم عەبدی وەشاندەکەی کرد ئەو گرنگی کە جاران بە یەکێتیەدا ئێستا گرنگیەکەی خستە ڕۆژاوای کوردستان بۆ ئەوەی جۆرێک ئەو هاوسەنگی کە جاران ئەیان و تەوازون پارتی لاسەنگە لە مامەڵەکردن لەگەڵ بەرپرسانی ڕۆژ ئاوا ئەو هاوسەنگی ڕێککردەوە خۆی هەوڵێک هەیە یعنی خۆی تۆ ناتوانانی بڵێ پارتی هیچ پەیوەندیەکی لەگەڵ ڕۆژاوای کوردستانە نەبووە هەی بووە بەڵام پەیوەندیەکان چۆن بوون هەندێک جار
پەیوەندیەکی باش نەبووە لە بەرژەوەندی کوردان نەبووە بە تایبەتی کە ڕۆژاوای کوردستان لاوازیەکی هەیە ئەویش دیبلۆماسیەتە پارتی هێزێکی هەیە ئەویش پەیوەندی و دیبلۆماسیەتە کە هەیەی بەڵام ئەمە ینی زۆر وەکو بە بەردەوامی نەبووە وردە بەرەو باشی چووە ینی مەسەلەن لە کاتی کێشەکانی ڕۆژاوای کوردستاندا بە تایبەتی دوای ڕوخانی ئەسد لێرەوە پشتگیری ڕۆژاوای کوردستان کراوە لەو لاشەوە سەرۆکی هەرێمی کوردستان نێشوان بەرزانی یەکێک لە عامیلەکان بووە بۆ ئەوەی کێشە لە نێوان ڕۆژاوای کوردستان قەسەدە و حکوومەتی نوێی سووریا ئەحمەد شەرعوانە دروست نەبێ هەوڵێکی وا دراوە بۆ ڕێکەوتن و بۆ نزیک بوونەوە بێزگە لەوانە خاڵێکی تری گرنگ هەیە ئەویش مەسلەی ئەمریکیەکانە یعنی بمانەمانەوێ ئێسا ئەمریکا و فەڕەنسا و ئەوروپا بەگشتی دۆستایەتیان لەگەڵ ڕۆژاوای کوردستان هەیە و بە هەمان شێوە دۆستایەتیان لەگەڵ باشووری کوردستانیش و لەگەڵ حکوومەتی هەرێمیش هەیە ئەوەش هۆکارێکی ترە بۆ نزیک بوونەوە ئەنجا کێشەکان چییە ئەو نزیک بوونەوەی پەرخستۆ و دووری خستۆتەوە تورکیایە تورکیاش ئەبینین پاش ئەو پرۆسی ئاشتیە کە لە باکووری کوردستان هەیە و هەندێک ئێستا نەرمی ئەنوێنێ بەرامبەر بە قەسەدە بۆ تێکەڵبوونی قەسەدە لەگەڵ سوپای سووریا و لەگەڵ دەستکەوتەکانی کورد لە سووریا ئەوانە لەبەرەوە ئەمە هەموو وای کردووە کە شتێکی ئاسایی بێ و پێویستیش بێ کە ئەو کۆڕبەندی دهۆک بانگی مەزڵوم عەبدی بکەن بۆ بەشداریکردن و بۆ قسەکردن و دوای بەشداریکردنەکەش لەگەڵ هەمویانە دانیشتنی کرد بەڵام خۆ ئەمە خاڵێکی گرنگە ئەبێ بەبیری بێنەوە من ئەوەندەی ئاگاداری ڕۆژاوای کوردستان و حرەکەیەک گشتیەی پەکەکە بم ینی ئەوان لە کاتێکی وایە کە ئەچنە دهۆک و لەگەڵ کاک مەسعود و کاک نێچیر و کاک مەسرور دائانیشن ئەوە بۆ دژایەتیکردنی یەکێتی نییە لەسەر حسابی حیزبەکانی تری باشووری کوردستان نییە بەڵکو من ئەوەی ئەیبینم بە پێچەوانەوەیە ئەوان هەوڵێک بدەن بۆ ئەوەی یەکێتی و پارتی زیاتر نزیک ببنەوە یان هەندێک لێرە بەداخەوە لە بە پێی زانیاریەکانی جەناب پەیجەکان ئەڵێن کاک مەزڵوم عەبدی سەرۆک بەرزانی قەیچێکە وتی هەولێر و سلێمانی پشتگیریان کردین 15 ساڵە چەند مانگێک لەمەوە پێش ساڵح مسلم هاتە سلێمانی و چوو لەسەر گۆڕەکەی ڕەحمەتی مام جەلال دەستی کرد بە گریان یعنی ئەمانە اعتیادیە تۆ کە پەیوەندیەکرد لەگەڵ پارتیە هەبوو معنایەوە نییە یعنی دژمنایەتی یەکێتی وە پێچەوانەکەشیەوە لای ئەوان وانی ئەبێ لای هەموو کەسێکی بە مەبدەئی ژوان زانیاریەکانی جەنابەت تەسەوور ئەەکەی مەزڵوم عەبدی داوای یەکخستنی ماڵی کوردی کردبێ لە باشووری کوردستان بە دڵنیاییەوە ینی تۆ ئەوان یەکێک لە مەبدە سەرەکیەکانیان داکۆکیکردنە لە کورد و لەما پێگاتە چەوساوەکانی کە کورد بەلای ئەوانەوەیکێتی بێ پارتی بێ سۆرانی بێ هەورامی بێ بادینانی بێ هەر کووردە ئەو پەڕی هەوڵی یەکێتی نەتەوەیی ئەدەن یان تۆ ئەگەر یەکێک لە پێوانە سەرەکی و درێژخایەنەکانی ئەو حرەکەیە کە مەزڵوم عەبدی بەشێکە لی یەکێتی نەتەوەیی بووە کۆنگرەی نەتەوەیی بووە چەندە ئیشی بۆکەن هەر سەرکەوتوش نەبووە بەڵام هەریشی بۆکەن هەروازیان لێ نەهێناوە لەبەروی ئاعتیادیە یعنی ئەو مەسەلەیە بە دڵنیاییەوە ئەبێ وابێ و ئەبێ لایەنی بەرامبەریش هەردووکیان پارتی وەکێتی بەڕاستی ئەو سیاسەتە حیزبیە تەسیەی کە ئەیکەن نە لە بەرژەوەندی خۆیانە نە لە بەرژەوەندی میلەتی کوردایە نە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانایە بەهۆی ئەوە کۆمەڵی کێشە دروست بووە پێشتریش باسمان کرد بەڕێز کاک دکتۆر فایق گوڵپی ئێستا ئەزانین کە تا ڕادەیەکی باش ماڵی شیعە یەکدەنگە و ماڵی سوننە یەکدەنگە ئەوەی کە پەرتەوازەیە تا ئێستا ماڵی کووردە کاک مەسعود دەتوانێت ئەم یەکدەنگیە بپارێزی و بە یەکدەنگی لەم هەڵبژاردنەیە بچنە بەغداد خۆی ئەگەر تۆزێ بگەڕێنەوە دواوە کاک مەسعود ماوەیەکی زۆر سەرۆکی هەرێم بوو ئەو دەرفەتێکی زۆر باشی بۆ هات بۆ پێشەوە کە تەنها سەرۆکی پارتی نەبێ
بەڵکو وەکو کەسایەتی یەکەمی کوردستان سیر بکرێت و مامجلالیش پشتیوانی کرد. بەڵام من بە هێنی خۆم مەسەڵەن من کابرایەک بووم لە دەمێکە یاخی بووم لە پارتی کە مناڵ بووم هەفتاوە باوکم شەیدی پارتی بوو دوور کەوتومەتەوە بەڵام هەندێک پێوانەی نەتەوەیی هەیە قەت دژی پارتی و دژی مەسعود بەرزانی و کەسی تر و کەسی تر هەنگاوێکی نانەتەوەیم نەناوە ڕەخنەم گرتوون و هەندێک جاریش من کاتێ سەرۆکی پارتی چارەسەری بووم قەت مۆڵەتیان نەدام ئیش بکەم بەڵام من هەندێک پێوانەی نەتەوەیم هەبووە هەر کاتێ زانی بێتم حرەکەیەک هەیە دژی حیزبێکی کوردی دژی یەکێتی دژی پارتی دژی مەسعود بەرزانی من لەگەڵیان نەبووم و دژی بووم و ئیشم کردووە بۆەوەی ئەوە بەو شێوەیە نەبێ بەڵام کێشەکە ئەمە ینی من دەتوانم بڵێم خەڵکی کوردستان کاک مەسعودی پاراستووە بەڵام کاک مەسعود دەتوانم بڵێم بەو سیاسەتە حیزبیە دەمارگیری حیزبیەی کە ئێستا وەختی ئەوە نییە زەرەری لە کورداوە چونکە ئەوە توانێت ئێسەشت بکە ئەو لە ئەزمموی لە هەموو سەرکردەکانی کورد ئێستا زیاترە و پەیوەندیەکانیشی ئەین تۆ ئەگەر سەیری ئەو جەولانە بکەین کە لە عێراقەوە تا ئێستا سوودانیەوە بەم جارەیە وابزان 4-5 جارە سەردانی ئەوەی کردووە کاک مەسعود جارێک نەچۆتەوە بۆ بەغا ئەخر خۆمەش ڕاز نییە مشتانە ڕەدی زیارە لە سیاسەتە ئاواریدا بەڵێ ناچێتەوە جامان بەسم چیە لێرە پێگەی کوردستانی و پێگەی عێراقی و پێگەی ناوچەیشی هەیە بەزت ئەوە توانێ ئەم کێشانە چارەسەرکە کە بەنیسبەت تەسەوەرەکەم کێشەیە زۆر بچوو بێ زۆر هەر هیچ نییە بەڵام بەداخەوە کاک مەسعود یعنی زۆر دەمارگیری حیزبی هەیە ئێمە کاتی خۆی شتێکمان بینی ئاسایشێک لە هەولێر کە مامۆسایان خۆپیشاندانیان کرد مامۆسایەکی یایە بەرشەق زۆر بەداخەوە لە سێ ساقیش هەندێک خەڵکی ناڕازی کادرێکی پارتیان نایە بەرشەق کاک مەسعود یەکسەر نردی بە شوێن کادرەکەی پارتیا و استیقبالی کرد و ئەوانە بەڵام نەینارد بە شوێن ئەو مامۆسایە یعنی ئەمە مەسەلەکان چییە؟ ئەبێ کاک مەسعود واز لە حیزبایەتی تەسک بێنێ ئەبێ کوردایەتی بکە ئەبێ نەتەوایەتی بکە ئەبێ ماڵی کورد ڕێکخا ینی من ئێستا زۆر گلەی لە باڵ تاڵەبانی ناکەم هەندێک شت ئەڵێ و هەڵس و کەوتی واواکە گەنجە هێشتا بەڵام کاک مەسعود گەورەیە ئەبێ زۆرتر هەست بە بەرپرسیارەتی بکە ئەبێ هەمویان وا لێ بکە کە لە چوارچێوەیەکی باڵێن سیاسی نەتەوەیی ئەبسوڕێنەوە نەک هەر یەک خەریکی حیزبی خۆی بێ و حیزبی خۆی گەورەکات و تا کۆتاییت ئەمانە ئێستا لە ماڵی کوردی ئەوەیە هەر کەسی حیزبی خۆی گەوراکە بەڵام ئێستا خۆی کێشەیەکی ئێمە ئەوەیە کاک ئیسماعیل لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا ئێمە کۆمەڵێ دام و دەستگای دەوڵەت کەوتە دەستمان ئەبواە دەوڵەتداریمان بکردایە بەڵام تا ئێستا هەر حیزبداری ئەەکەین یعنی ئێمە لە شاخ پێویستمان بە حیزب بوو حیزب شەڕی بۆ کردین کادری بۆ تەنزیمە کردین کاروباری کۆمەڵایەتی بۆ جێبەجێ کردین پارەی بۆ پیا کردین هەموو شتەکانی کە دادگای خەڵکی خراپیە کرد و تا کۆتایی بەڵام دوای ڕاپەڕین کە هاتینەوە پەرلەمانمان هەڵبژار دەسەڵاتی دادوەریمان هەیە حکوومەتمان هەیە چیتر ئەبووە حکوومەت تر ئەوی شانەی حیزبی سەردەمی شاخی بکردایە بەڵام بەداخەوە یەکێک لە لادانە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئەوەیە کە حیزب نەک هەر ئەو دەسەڵاتانەی خۆی نەدا بە حکوومەت و بە پەرلەمان و بە دەسەڵاتی دادوەری بەڵکو و کۆنتترۆلی ئەوانیشی کرد بۆ بەرژەوەندی خۆی بەکاریانە هێنێ دارایی هەرێمی کوردستان دادگای هەرێمی کوردستان ئاسایشی هەرێمی کوردستان هەمووی حیزبیە ئەجا ئەم حیزبیانە ئیتر وای لێ هاتووە کە ململانەکان تونندوتیش بن ململانەکان خراپ بن وای لێ بێت ئێستا لە دەرگەڵەوە بەملاوە ئەمە حکوومەتی یەکێتیە لەو لاوە تا زاخۆ حکوومەتی پارتیە وای لێ بێت کە لە بەغا شەڕ بکەن لەسەر پۆستی سەرۆکی سەرۆک کۆمار زۆر باشە پرسیار لەسەر پۆستی سەرۆکی کۆمارەکرێ یەکێک لە ناکۆکیەکانی ئێستا یەکێتی پارتی باس لە وەرگرتنی پۆستی سەرۆکی کۆمارەکرێ یەکێتی تا ئێستا ئامادەی تایە و پۆستە وەربگرێتەوە من ئەوانە نازانم طبعا ململانەیەکەن یەکێتی پۆستی سەرۆک کۆمار بە ئیستیحقاقی خۆی ئەزانێ بەڵام
من ڕێیەکم هەیە خۆزگە ئەم ڕێیەی من شتێک وایە کە ئیشیان بۆ بکرا ئەویش ڕێیەکەمەوەیە یەکێک لە بنەماڵی بەرزانی ببێ بە سەرۆک کۆماری عێراق ئەتوانم بڵێم لە سانەوەی کێشەکان ئێمە چارەسەرەکرێن تۆ سەیریکە پارتی یەکەم حیزبە لە عێراقا کە ژمارەی پەرلەمانتارەکانی زۆرە وەکو حیزب جێگری سەرۆک وەزیرانی هەیە جێگری سەرۆکی پەرلەمانی هەیە حمایەکانی پەرلەمان هەمووی هی ئەوەن ئەنواع لە دام و دەستگاکانی کە دوو وەزیریکەی هەیە لە دام و دەستگا هەستیارەکانی عێراقا هەیە هەموو ڕۆژێ قسە بە عێراق دەڵێ تۆ خۆ جێگەر ڕاستەوە خۆ لە تەلەڤیزیۆنەکانی شەوەڵێ ناڕاستەوە خۆ لە ڕێگەی سۆشیال میدیاکانی شەوەڵێ ئێ باشە یعنی ئەمە بۆ هاکە یعنی عێراق وازان عێراق پێش ڕوخانی سەدامە نەک هەر سەردەمی پێش ڕاپەڕینیشە یەکانکە وانە عێراق بە دەستورەکەی کۆمەڵێ مافی گەری کوردی گەرنتی کردووە دەتۆ بچۆ ئەو دەستورە جێبەجێ بکە ئەوە نە قسە بە عێراق ماڵێ لەبەرەوە ئەگەر ئەو کێشانی کا فەرمووی یەکێ لە بەرزانیەکان بێ بە سەرۆک کۆمار تەمان و کاتە پۆستی کێبن بە یەکێتی باجێگری ینی ئەوە یەکێتی تووڕە نەبن یەکێتی لە ئەوانیش دێنن تووڕابن ێسە وازان من بەم قسەیە داکۆکی لە پارتیەکەم ئەگەر یەکێک لە بەرزانیەکان پۆستی سەرۆک کۆماری عێراق وەربگرێ بە قەنەعەتی من ئیتر هەموو پارتیەکان ئەبن بە عێراقی کەبوون بە عێراقی ئەو کاتە سۆربەی کێشەکانی ئێمە چارەسەرەکرێ تر ئەو جوێنەش نامێنێ بە خەڵک بڵێن عێراقچی ئیتر ئەو قسەشتانەمان پێ نەڵێن ئەوانە کە چونکە کاکە ئێستا باشە تۆ سەیری عێراقکە سەیری تورکیاکە سەیری ئێران کە سەیری سووریاکە لە عێراقا بارودۆخی سیاسی کورد و کوردستان استقراری کردووە لە ڕێگەی دەستورەوە لە ڕێگەی چەندانی ئاساوە ئێتۆ دژی ئەم عێراقی بە اختیاری تر چییە ڕفراندۆم بوو ڕفراندۆمەکەیان پێکردین و پەشیمانیش بوونەوە و دەرفەتی دروستبوونی دەوڵەتی کوردی نییە نەگەر ئێستا هەی لە هەموو دنیا ئەگەر سێری 10 ساڵی ڕابردوو بکەین چەند هەوڵ درراوە بۆ ئەوەی کەتەلۆنیەکان بۆ ئەوەی نازانم ئیرلندیەکان باسکەکان سربەخۆی وەرگن ڕێگە نادرێت کۆمەلگای نێودەوڵەتی ئێستا لەگەڵەوانیە دەوڵەتی نوێی نەتەوەی دروست بکرێت لەبەرەوە باشترین شدەوەیە ئێمە دەست بگرین بەو دەستکەوتانی لە عێراقا هەمانە و نەیڵین زوڵمان لێ بکرێ ئەو دەستکەوتە دەستوریانە کە هەمانە ئەوانە گەورە بکەن شتیکەش بەدەستبێنین ئەمە بەچی بەدەستێت برادرانی پارتی بە تایبەتی یەکێک لە بەرزانیەکان سەرۆک کۆماری عێراق بێت ئەنجا دەسەڵاتیشیە بێت یعنی کاتی خۆی کە مامجرالی ڕەحمەتی سەرۆک کۆماری عێراق بوو لەبەری خۆی پیاوێکی بە ئیمکانیت بوو پەیوەندی هەبوو خەڵکی ئەناسیۆم لاولا یعنی باشتر بوو سەرۆک کۆمارەکانیکە ئەم جارش ئەگەر بەرزانیەک لەوێ بێ وەکو تۆڵی هێزێگایە بە پۆستەکە و کۆمەڵێک کێشەمان هەیە لە کۆڵمان لە ڕابردووە جا من ڕێیم وایە یعنی نەک یەکێتی پۆستەکە وەرنەگرێ یەکێتی پۆستێکیکە وەرگێ با وەزیری دەرەوە وەرگێ وەزیری مالیە وەرگێ جێگری سەرۆک کۆمار وەرگێ جێگری سەرۆکی پەرلەمان وەرگێ زۆر شتیکە هەیە پێشنیارەکە زۆر جوانە کاک دکتۆر بەڵام لە ڕابردووە لە مێژووی پارتیە ئەمە تا ڕادەیەک واریدە و باس لەوە کرێ کە بەهشتی مەلا مستەفای بارزانی خۆی قسەیەکی لەم شێوەیە هەیە کە بارزانیەکان نابێ پۆست لە حکوومەتی عێراق وەربگرن ئەمە چۆنە لەگەڵ بیرۆکەکەی خۆ ڕەحمەتی بەرزانی نازانم کو شتێکی وانە کەوتوێتی نە بە دەنگ هەیە نە بە نووسین هەیە ئایا وایە ئەمە یەک دوو ئەگەر واش بێ ئەبێ پێداچوونەوەی پیا بکەین تۆ یەکێ لەو شتانە کە ئەیبینی ئەڵێن فڵان یاسا هەموار کرایەوە فڵان بڕگەی دەستوری هەموار کرایەوە دۆناڵد ترامپ لە 4 ساڵی یەکەمیە چیە کرد هەر شەڕیە کرد ئەوەی پێش 20 بۆ 24 باشە بۆی 20 نا ئەوە 16 بۆ 20 بەڵە 16 بۆ 20 شەڕیە کرد وانە بوو ئێستا ئاشتیەکە ئەوە پرۆژه هەیە بۆ ئاشتی لە بینەی فەڵەستینیەکان و ئیسرائیلە ئەو پرۆژه هەیە بۆ شەڕی ئۆکرانیا رووسیا وشتی تریشی هەیەوانە باشە کاکە خۆ ئەگەر ڕەحمەتی بەرزانی وایوت بێ یعنی تۆ هێنیەکی تیا بکەی گۆڕانکاریەوە تیا بکەی بەڵام من نازانم ئێمە نەماندیوە کەس نە لە شوێنێکان نووسراوە نە بیستراوە ئەم قسەیە و
ئەوە هەڵەیە کاتی خۆی هەندێشە دەبوو کاتی خۆی لە سەردەمی بەیانی 11,000 لە 7 بۆ 74 یەکێ لە داواکاریەکانی عێراق یانود ئەبێ کوڕێکی مەلام سەفا بێتە بەغا جێگری سەرۆک کۆمار بێ لە باتی تەها مەحیدین معروف ئەمان نیان کرد ڕەحمەتی کاگێدریش ڕۆیشت تەقیان لێ کرد شتێکی لە بابەتانە بوو شتێکی تەکتیکی بوو یانی شت نییە ئێسش دیکومنت نییە کە بەڵگە نییە ئەو تەقەکردنە ئایا حکوومەتی عێراق بوو یا دژمنە عەشایریەکانی ماڵی بەرزانی بوون وابزانام دژمنە عەشایریەکان بوون تو نابێ لە بەرەوە مڵی تر ئێمە ناچین بە بەغا ئەمە هەڵەیە ئەگەر ماڵی مەلام سەفا خۆی وای وت بێت و ئەمان ئێستا جێبەجێ بکەن ئەمە هەڵەیە کە ئەبێ پیایا بچنەوە بەڵێ نێوماڵی یەکێتی ئیستعدادی ئەوەی تایە ئەم پێشنیاری جەنابەت وڵی مشکلەیەکی گەورە هەیە لە ناوێکێتە عنی قوڵبوونەوە لە سیاست پەروەردەی سیاسی زۆر لاوازە شتەکان هەموو بە شەخسە نەکراوە ینی سیاست لە هەرێمی کوردستانە بەگشتی نەگەر لە ناوێکێتیشە پەیوەندی بە فلان شخص و فلان شخصەوە هەیە دوایە پرێتی لە موامەرە فێڵکردن لەم و فێڵکردن لەو ئەوانە من شتێکەوە بازەکەم یعنی ئەگەر ئێمە بە مێژوە بچینەوە شۆڕشی ئەیلول مام جەلال دروستی کردووە دوو نمونە بۆیانەوە کاتی خۆی کە شەڕ دروست بووە لە نێوان ئاغاکان و حکوومەتی عێراقا لەسەر ئیسلاحی زەراعی مەکتەب سیاسی پارتی لە بەغا بووە مام جەلالیان ناردۆتەوە بۆ هەڵسەنگانی بارودۆخەکە بزانن چییە مام جەلال کۆبوونەوە بە خەڵگەکەوەم لا ئەولا ئەخیر کۆبوونەوەی لە تەپی سەفا بێت لە شارە زور لەبزانم لە ماڵی باوکی کاک شەوکەتی حاجی مشرخوا ئەفریقا لەوێ نامەیەگە نووسێ ئەڵێ زەمینەی زاتی و مۆزوعی بۆ بەرپاکردنی شۆڕش لەبارە بۆ بەغدادی نووسێ بەڵە بۆ بەغدای نووسیوە ئەمە یەک دوو ئەو کوردستانیانەمانە کە شعاری شۆڕشی ئەیلول بوو ئەو بڕۆ کتێبەکەی سەلاح ڕەشید بخوێنەرەوە ئەمە شعاری مام جەلالە سێ بڕۆ کتێبەکەی کاک مەسعود بخوێنەرەوە بەرگی یەکەمی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد ئەڵێ ئێمە هەڵەمان کرد شۆڕشی ئەیلولمان کرد چکە عەبدولکەریم قاسم زۆر باش بوو بۆ کورد بۆ ئێمە بەرزانیەکان ئازادی کردیم تا کۆتایی من یەکش دەڵێم ئێستا لە ئەدەبیاتی یەکێتیە باسی شۆڕشی ئەیلول مەمنوعە ئەمە هەڵەیە ئەمە زۆر هەڵەیە گاکە خۆتان کردتان جەمە بەستم چیە لێرە یعنی قوڵبوونەوە نییە بیرکردنەوە نییە بزانین تۆ چی کردووە یعنی شۆڕشی ئەیلول ێستا بڕۆ لە هەر باسی شۆڕشی ئەیلول بکەیت لای چەند کادرێکی یەکێتی لە مەڵبەندێ لە کۆمیتە ئەوکەن بەکەشە تێگەی دژایەتی ئەەکەن ئەمە غەڵەتە لەبەرەوە بەستم چیە لێرە عەقلانیەت زۆر لاواز بوو لە ناوێکێتیە یعنی ئەم سیستەمە کە ئێستا ئێمە هەمانە لە هەرێمی کوردستانە پێویستی بە گۆڕانکاریە لە هەموو ئاستەکاندا یەکێک لەو ئاستانە ئەو پۆستانەی کە لە عێراق هەمانە ئەو پۆستەی لە عێراقەمانە ئەو شێوەی لێبێ بە قەناعەتی من استیفادەکەی یەک پرسیاری مێژووی یەکەم و ئیتر کۆتایی بە ئەم بابەتە هێنی نشینە سەر تەوەرێکی دیکە بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان لەکوێ دروست بوو کێ دروستی کرد وڵا خۆ هەموو ئەزانین ئێمە پارتی لە مەهاباد دروست بوو ئەوە ڕاستە لە مەهاباد دروستە لە بەغداد نا لە بەغداد نەبووە ینی نازانم من هیچینێکم نەدیوە لەسەرەوە بەڵام خۆی چۆن بووەمە کاتی خۆی کە کۆماری مەهاباد هەبوو پێش کۆماری مەهاباد کورد حیزبێکی هەبوو بە ناوی هیوا بێژگە لە هیوا حیزبێکی نەتەوەی بوو ژیانەوە کۆمەڵی ژیانەوەی کورد ئەم کۆمەڵی ژیانەوەیە حیزبێکی تا بڵێ نزیک بوو نەتەوەی ئەوانە لەژێر کاریگەری سیاسەتی یەکێتی سۆڤیەتە کە کاریگەری هەبوو لەسەر کۆماری مەهاباد هاتن حیزبی دیموکراتی کوردستانیان ئەسلی بۆ هەر چوار پارچەی کوردستان دروست کرد هەریەکی لە مەرحەلەیەکە لەبەرەوە کۆماری مەهاباد ئەنی خۆی لە ئەسڵا کە پارتی دیموکراتی کوردستان دروست بووە حیزبێکی مارکسیش بووە یعنی پشتی بە تیۆری مارکسیزم لێنینیزم بەستووە بۆ با بڵێن بۆ ڕێخستنی کاروباری حیزبی خۆی بەڵام تر وردە بەو شێوەی لێ هات بوو بە حیزبێکی عەشایری بنەماڵە بەڵێ باش
چکە سەرچاوەکان باز لەوەکەنی برای مەحمەد لە بەغداد حزبێکی دروست کردووە بە ناوی حزبی دیموکراتی عێراق دوایی بووە بە پارتی دیموکراتی کوردستان. خۆی من ئاگام لەوە نییە من نەمبینیوە بەڕاستی ئەوەی خۆم لەوانەیە ئەو سەرچاویم نەبینی بێ بەڵام بە گشتی وا بووە و ئەمانیش دوایەوە پارتی تر بە کۆمەڵی قۆناغاڕۆشت حیزبێکی نێنی بوو حیزبێکی پەرشوو بڵاو بوو تا شۆڕشی 4 تەمموز و 1950 کە مۆڵەت بە حیزبەکان درا ئەو کاتە لە بەغا بوون تر خۆیان هێن کردەوەوانە خۆیان دەرخست و ئەو کاتە داوایان لە مەلام سەفا کرد کە ئەو لە یەکێتی سۆڤێت بوو بێتەوە بێ بە سەرۆکیان. بەڵێ ڕاست. کاک دکتۆر ئێستا زۆر لە ناو سۆشیال میدیا و میدیایە بڵاوە بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک وەزیران کە یەکێکە لە پۆستە گەورە و سیادیەکان لە عێراقدا باس لە محەممەد شیع سوودانی ئەکرێ باس لە فالح فەیاڵ دەکرێ باس لە کەسانی دیکە باس لە مالیکیش باس لە مالیکی ئەکرێ و کاندیدێکی زۆر بەهێز بەڕای جەنابەت دەست و پەنجەی کێ نەرمترە لەگەڵ کووردا بۆ مامەڵەکردن نەرمنیانترە هەرچەنە من باوەڕم بەم دەستەواژەیەنیە کە هیچ سەرۆکوەزیرانێک لە جگە لە عەبادی کە پەیوەندیەکی باش و دۆستایەتێکی باش و مەرحەلەیەکی باشی تێپەڕاندی بێ لەگەڵ کووردا. عەبادی خراپ بوو نەزانم بەڵام لەڕووی من تاعاً پێشتر مالیکی هەبووە لە سەردەمی هاتنی داعشا مالیکی سەرۆک وەزیران بوو و مالیکیش مەسلەی بڕیاری لەسەر بودجەی هەرێمی کوردستاندا لەبەروی نەوتەکە مالیکی خۆی زۆر هاواری کردوتی نەوت دەرمەیان بۆچی دەریێنن ئێمە ینی پارەتانە دێنێتر بۆ ئەم شتانە ئەکەن نیان کرد دوایی کە ئابووری سربەخۆ دەرچوو ئەو کاتە مالیکی سەرۆک وەزیران بوو ناکۆکی زۆرە بوو لەگەڵ کاک مەسعودیش و لەگەڵ مامجلالیش ناکۆکییان هەبوو لە سەرەندێ مەسایل مالیکی ئەو کاتە هەڵوێستی بەو شێوەیە بوو يعني حتى كاك مسعود من اللي بيرم ده هالرشيد شيء اللي يكر وتي أجر بوشي ويا يا ما أواكين دعي دعجة تبي شو تنازع نمشي بوا أما موضوع هيك دعي مسألة عبادي هي عباديش راستا ما ويكسر وسيران بو بلام قلت نوي كركو بلا مارداني هولير شوينكاني كل سردمي عبادي أبوه لبروا ما أبي كما وتو تدخل لو أنا مرحلة كوابو به احتمال يقر سودانيش لو كاتا سەرۆک وەزیران بوو وێرەوەی کردو ئەوەی کە هەیە سوودانی ئەو ماوەیە کە سەرۆک وەزیران بووە لەگەڵ ئەوەشا کێشەیەکی زۆر سەخت هەیە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عێراقدا کە کێشەی داراییە بەڵام ئیدارەی هینەکەی کردووە ململانێکی کردووە نەهێشتۆ بتەقێتەوە نەهێشتۆ شتی خراپ ببێت یعنی هەوڵی داوە لە ئاگای لە عێراقیش بێت ئاگای لە هەرێمی کوردستانیش بێت بە شێوەیەک لە شێوەکان باڵانسەکەی بەڵام مۆزوعێکی تریش هەیە کاک ئیسماعیل ئێستا مەسەلەی حەشدی شەعبیە و ئەو هێزە چەکدارانەی لە دەرەوەی وەزارەتی باڵێن بەرگری عێراقدایە ئەم مەسەلەیەش بڕیارەدا یعنی ئەتوانم بڵێم دووشت هەیە بڕیارەدەن لەسەر ئەوەی کامیان ببێ بە سەرۆک وەزیران بەرنامەکەیانە بەرنامەی یەکەم مەسەلەی حەشدی شەعبیە حەشدی شەعبی خۆی ئەزانی ئێستا ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ململانەیەکی گەورە هەیە لە بینی ئەمریکا و ئیسرائیل دۆستەکانیان لەو لاوە لە بینی ئێران و لەم لاوە ئەم ململانەیە هەرێکی چەکی خۆی هەیە چەکی ئێران ئەو هێزانەیە کە لە دەرەوەی سوپار ڕسمیەکەیە هەر لەم بۆ نمونە ئێران بۆ خۆی وەزارەتی بەرگری هەیە سوپای پاسدارانیشی هەیە لە هین لە سووریا عەفوم کە لە لوبنان وەزارەتی بەرگری لوبنان هەیە حیزبوڵای لوبنان هەیە لە فەڵەستین حکوومەتی فەڵەستینی هەیە حەماس و جیهاد و ئەوانیش هەیە ئەجا چی ئەڵێم لێرە ئەمریکا ئەیەوێ ئەم هێزە چەکدارانەی دەرەوەی سوپای ڕسمی نایەڵێت پێشمەرگە شەگرێتەوە بەڵێ ئینشاڵا پێشمەرگە شەگرێتەوە پێشمەرگە بێ بە هێزێکی نیشتمانی ئەیوێ ئەمانە نەیەڵێت چۆن نایهێڵێ بە شێوازی جیاواز چونکە ئەڵێ ئەمانە بەدەست ئێرانەوەن ئەمانە لە دەرەوەی
دەوڵەتداری حرەکە ئەکەن بە گوێرەی ئایدۆلۆژیایەکی سیاسی تایبەت بە ئەو حرەکە سیاسیە کە هەیە بربەرەکانی لەگەڵ ئیسرائیل و ئەمریکاکە بە گوێرەی ئەو ئایدۆلۆژیایە ئەجوڵێنەوە لەبەرەوە بێت چی بکرێ ئەبێ ئەم میلیشیایانە حەل بکرێن هەر ئەوە بوو کە پێش هەڵبژاردنەکان بە چەند مانگێک ئەمریکا ئەو پەڕی هەوڵیدا کە یاسای حەشدی شەعبی نەبرێتە پەرلەمانی عێراق و گفتوگۆی لەسەر نەکرێ و دەنگی لەسەر نەدرێ تێنەپەڕێ ئەنجامە بەستم چییە؟ ئەو سەرۆک گۆزیرانەی کە دێت تاوان ئێستا ئێران زعیف بووە ڕۆژ بە ڕۆژیش بەر و لاوازی ئەڕوات ئەو سەرۆک گۆزیرانە ئەبێ یەکەم ئیش کە بیکە قەنەعەتیان پێی هەبێ هێزە نێو دەوڵەتیەکان کە بەڕاستی ئەو سەرۆک گۆزیرانەیە کە بڕیار لە چارەنووسی بڕیار ئەدا کە هێزی چەکداری دەرەوەی سوپای عراق نەمێنێ ئەو هێزانە واز بێنن لەو جوڵانەوە چەکداریە خۆیان ببن بە بەشێک لە سوپای عراق ئەمە شتی ئەساسیە کاکی دکتۆر ئەمە ئەساسیە بڕیار لە چارەنووسی حەشتی شعبی بڕیارە لە چارەنووسی هێزی پێشمەرگە زۆر سیرکە ئەزانین چی هێزی پێشمەرگە یعنی مەسەلەکان چیە حەشدی شعبی چیەکە حەشدی شعبی ئاسایشی ئیسرائیل خاتە مەترسیەوە ئاسایشی ئەمریکا خاتە مەترسیەوە بەڵام هێزی پێشمەرگە و قەسەدا وانین ڕاستە میلیشیان لە دەرەوەی وەزارەتی دەرەوەی بەرگرین بەڵام هێشتا لە نەیانداوە لە بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیلەوانە ئەمە مۆزۆ ئەساسیەکەیە لەبەرەوە ئەو سەرۆکگۆزیرانەی کە دێ بەشی ئەساسی ئەوەیە کێ ئەم بەرنامەیە جێبەجێەکە ئەو کاتە پشتیوانی لە ناو سونەکانی شابێ لە ناو کوردی شابێ لە ئەمریکاش ئەبێت ئەم مۆزۆەکەی مۆزۆی دووەم کێشەی هەرێمی کوردستانە کێشەی هەرێمی کوردستان ئەگەر ئەم حکوومەتە نوێیە ئەو سەرۆکگۆزیرانە نوێیە ئەو کێشەی کە هەمانە ئێستا لەگەڵ هەرێمی کوردستان بەداخەوە ئێمە خۆی کێشەی ئەساسی میلەتی ئێمە کێشەی سنووری خاک بووە تاکوێ سنووری کوردستانە ئێستا بە سیاسەتە هەڵەکانی هەرێمی کوردستان وامان لێ هات موچەمان بۆتە ئەوەلیات ئەم سەرۆکگۆزیرانی نوێیە کە دێت ئایا چیەکە بۆ چارەسەرکردنی بوجە و موچەی هەرێمی کوردستان بۆی کورد پشتیوانی بکە بۆی پارتی پشتیوانی بکە پارتیش لەگەڵ سۆنەکانە نزیکە لەبەرەوە ئەم مۆزوع ئەم دوو خاڵە بڕیاری ئەوەدەن کامەیان لەوانە بێ بە سەرۆکگۆزیرانی عێراق لەو باوەڕام مؤهلترین کەسیان سوودانیە چکە سوودانی زۆرترین دەنگیشی هێناوە لە هەڵبژاردنەکانە وەش خاڵێکی ترە کاک دکتۆر سەرنجێکی کورتم پێ بدە من بەرنامەکە بەرەو کۆتاییە چێت لەسەر ئەوەی کە لە پێکهێنانی کابینەکانی یەک لە دوایەکەکانی ڕابردووی حکوومەتی عێراقا پارتی چووە لەگەڵ هێزێکی جیا کۆبوونەوەی کردووە ئێتیلافی کردووە بۆ پێکهێنانی کابینەیە یەکێتیش بە هەمان شێوە ئەمە چەند زەرەری لە یەکدەنگی گەلی کورداوە بەڕاستی یەکێتی و پارتی یەکدەنگی کوردیان لە بەغداد پاراستووە یان نەپاراستووە نەوەڵا یەکدەنگیان نەپاراستووە ئێمن ئاماژەم بەوە داوتم لە باتی ئەوەی سیاسەتی نەتەوەی بکەین سیاسەتی حیزبیمان کردووە یعنی هیچ کاتێک بەرنمەیەک نەبووە لە نێوان پارتی و یەکێتی نازانم باسی ڕێکەوتنی استراتیژیەکەن ڕێکەوتنی استراتیژی لە نێوان پارتی و یەکێتیە هیچ پەیوەندی بە سیاسەتی نێتەوەی کوردەوە نییە پەیوەندی بە دابەشکردنی کوردستانەوەیە پەیوەندی بە دابەشکردنی داهاتی کوردستانەوەیە پەیوەندی بە دابەشکردنی پۆستەکان هەیە لە عێراق و لە کوردستانە ئەوە ڕێکەوتنێکی نەتەوەیان هەبووە نەک تەنیا لە بینی پارتی و یەکێتیە حیزبەکانی کەش بە هەر بە هەموویانەوە ینی دەستگایەکی مەسا ئێستا عەرەبەکان کۆمکاری عەرەبیان هەیە چەند دەوڵەتیشن هەر کێشەی نەتەوەیان لە چاو کوردان هەر نییە پەکەکە لە باکووری کوردستان بەردەوام لەو کاتەوە دروست بووە تا ئێستا باسی یەکێتی نەتەوەیەکە و کۆنگرەی نەتەوەیی هەیە ئەمانە ئێمە هیچ نییە هیچیان نییە ئەڵی ینی هەر کورد نین ئەڵی کورد نین ینی بەڕاستی بێجگە لەوە زۆر شتیکەیان کردووە دژی کورد لە سیاسەتە ڕۆژانەکانیانە ئەمان ئێستا حیزب گەورەکەن لە باتیەوەی دام و دەستگاکانی حکوومەت و پەرلەمان و دادگا و ئەوانە بە گرنگی وەربگرن حیزب وەرەگرن لەبەرەوە سیاسەتێکی حیزبیان هەیە ئەمەوێ ملی ئەو بشکێنێ ئەوەیێ ملی ئەو بشکێنێ باشە بۆیە ڕێک ناکەون ئەچن لەگەڵ
ئەو لایەنە عێراقی و تورکمانی و سونە و هەتا لەگەڵ دەوڵەتە ئەقلیمەکان ڕێگەکەون لەسەر ئەوە ڕێک ناکەون بڵێن ئێمە میلەتێکی زۆرم لێکراوین و مافمان پێشێر کراوە و پشتیوان بان بووانە بە قەنەعەتی من ئەچن ئەمەڵێ ئەوەم بۆ بکە چی ئەڵێ بەرامبەر بە فڵان حیزبێکە من یەک شتە بۆ گێڕمەوە لە 2015 و 2016 ڕێکخراوێکم دروست کرد ڕێکخراوێکی هین بوو ینی ڕۆشنبیری بوو ئەکادیمیای سیاست و حزبی دیموکراسی پەیوەندیم دروست کرد پەیوەندی لەگەڵ لایەنەکانە لەگەڵ یەکێکی لەگەڵ پارتی ئەو کاتە لەگەڵ گۆڕان ئەوانە یارمەتیم بن و ئەمە ڕێکخراوێکی گشتیە و حیزبی نیە و بۆ پێشخستنی پەرەسەندنی فکری سیاسیە لە کوردستاندا گەیشتمە لای یەکێک لەوانە وتی ئەگەر بێت و تۆ دژایەتی مەسعود بەرزانی بکەی هەموو شتێکە بۆکەین حتا ئەشناسیێنم بە قاسم سلێمانی طبعا من ئێستش وەڵام نەداوەتەوە ئێستش تێگەی یعنی من بۆ ئەوە ئەم ڕێکخراوەم دروست نەکردو دژی کاک نوێشیروان و مام جەلال و مەسعود بەرزانی ئیش بکەم من ئەمە شتێکە بۆ فکری پێشخستنی فکری سیاسی کۆمەڵگای کوردستان جەمە بەستم چیە لێرەدا ئەمە سیاسەتەکەیە ئەجا هی واژەیە داوای لێکراوە سیاسی واژەیە داوای لێکراوە مەسەن کاک کۆسڕ دوازان داوای لێکراوە شتێکی وا بکە نەیکردووە لەوانەیە لە شوێنی کەژێ بێ نەیکردووە بەڵام هیوا هەیە ئەیکا هیوا هەیە لە بۆ دژایەتی کردی یەکێتی ئەنواع شت ئیمکانەت لە فڵان وڵات وەرەگرێ هیوا هەیە بۆ دژایەتیکردنی پارتی ئەنواع ئیمکانێتی مادی و سیاسی و چی ئەوانە لە فڵان وڵات وەرەگرێ بەداخەوە کاک دکتۆر خۆزگە بیرۆکەکەی جەنابەت جێبەجێ بکرایە ڕێکخراوێک کۆمیتەیەکمان هەبوایە بۆ پێشخستنی فکری نەتەوەی بۆ یەکخستنی دەنگی کورد بەداخەوە کە نەکراوە من جارێکی تر سوپاسی ئامادەبوون تەکەم سپاس بۆ جەنابەت کە بانگی هێشتەکەی ئێمەت قبوڵ کرد سپاس بۆ ئامادەبوونە سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن هیوادارم سبەی ینی گەشە بەخۆی بە بتوانێت ئەو فکرە نەتەوەیە و دیموکراتیە کە پێویستمانە لە کوردستانە هەنگاوی جدی بۆ بنێ زۆر سپاس بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک دکتۆر فایق گوڵپی وەک چاودێری سیاسی کۆتایی پێهات هیوادارم سەرنجەکانی بەڕێزیان بگاتە شوێنی خۆی و بە هەند وەربگیرێ هەر بژین